دکتۆر فۆسی لە ماوەی ڕابردوودا و بە تایبەت لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم ئەرکەکانی خۆی بە ئەو پەڕی دڵسۆزی و لێهاتووی ڕاپەڕاندووە و نابێت بەو شێوەیە لەلایەن ترەمپەوە مامەڵەی لەگەڵدا بکرێت. Don't tell anybody, but let me wait till a little bit after the election. Firing Dr. Fauci. دوورخستنەوەی دکتۆر فۆسی لە پۆستەکەی کارێکی نەشیاوە و قبول ناکرێت. هاوکات ئەو لێدوانە لەلایەن ترەمپەوە وەک سوکایەتیکردن وایە بە سەرجەم ئەو پزیشکانی لە کاتی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا گیانی خۆیان بەخشیوە. There are three platform candidate vaccines that have entered into phase 3 trial. هیچ تاوانی دکتۆر فۆسی نییە کە ژمارەی قوربانیانی کۆرۆنا لە ئەمریکا لە ئاستێکی زۆر بەرزدایە، بەڵکو ئەوە تاوانی ئیدارەی واشنتۆنە بە سەرۆکایەتی ترەمپ کە لە کاتی پێویستدا هەنگاوی خێرا و پێویستیان نەنا بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا.